هەر بژین بەخێر بێن زۆر بەخێر بێن خۆشەویستانی دەستگای میدیایی کورسات سڵاوتان لێبێ ئێمە لەگەڵەوە ئازیزانە لێرەین بۆ ئەوەی بەرنامەیەکی دیکەی هێزی تۆین لە بەغداتان پێشکەش بکەین ژاردە و کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان تایبەتن یەکەم جار نییە ئەوانتان نیشانە دەین تاقی کراونەتەوە بە مانای کەلیمە تاقی کراونەتەوە گەنجێک لەناو بنەماڵەیەکی خەباتژێر و شۆڕژێر لەم دەڤەری سلێمانیە چاوی بە دنیا هەڵهێنا و گۆشکراوی پەروەردەیەکی ڕەسەنی کوردایەتیە قۆناغەکانی خوێندنی بڕی و بیری لەوە کردەوە کە دەبێ و تاقە و زەی خۆی لە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان و لە ناو ڕێبازە پیرۆزەکەی یەکێتی نیشتیمانی کوردستاندا خەرس بکات وێ ڕای پیشەکەی هەر زوو بووە بە ناوێکی دیار و بە ئەستێرەیەکی پرشنگدار دوای کۆمەڵێک کاروبار و کار و چالاکی و کە دوای هەمووان ناسیان وتیان با ئەمە بڕوا بۆ بەغدا لە بەغدا ئارام هێمن بڕیارەکانی بڕیار بوو هەنگاوەکانی هەنگاو بوو تا دوجار بۆ جێگەی شانازی بۆ سلێمانی بۆ یەکێتی بۆ کوردستان بوو بە باشترین پەرلەمانتار من لەگەڵ ئێوە پێشوازیەکەم لە دکتۆر بڕیار کاندیدی ژمارە 26 لە بازنەی سلێمانی با بفەرمێت سلااوتان لێ بێژێنە ئەتان خۆش بێ ئەوش بەخێر بێن فەرمودانش دکتۆر چۆن هەرپژیت سەلامەت بێ فەرموو دەنگ و باسی بانگەشە وەڵا خەریک شتێک باشە خەریکی ئەگەر سڵاوێک بنێری بۆ بینەران بۆی من دەست بەیشەکانی خۆم بکەم سلااوتان لێ بێت و بۆ ئومێدەی کە ئەم بانگەشی هەڵبژاردە تاکو ئێستا بانگەشەیەکی زۆر هادئە بانگەشەیەکی هێمنە بەم شێوەیە کە هاتووە بەردەوام بێت هەموو حیزبولایەنە سیاسیەکان بتوان بەرنامە و پرۆگرامی خۆیان بۆ 4 ساڵی داهاتوو بۆ پەرلەمانی عێراق بخەنە ڕوو و هاوڵاتیانیش دەنگ بن بەو لایەنەی کە دڵنیایە لەوەی کە داکۆکی لە مافی ئەوانەکات بەو لیستە بۆ کاندیدانی کە دڵنیایە لەوەی کە لە ڕابردووە چۆن کاری کردووە لە داهاتووە باشتر و سەرسەختتر دیفاعیان لێکە بۆ بەرچاو ڕوونی بینەرەکانم بە لێرەت ناسیم بەڵام بە سەیرێکی و ڤیدیۆ بکەین أفضل نائب في البرلمان عن محافظة السليمانية النائب الدكتور بريا رشيد شريف فليتفضل مشكورا. لبينا وبدسهناني ما فرواكاني قل دن بدن بخيني تازا بستو ششاتا كهل بیست و شش برود و روژێکی گەش بیست و شش دەنگمان بۆ ئەوە ئێمە بڕیارە بڕیاریەوە بڕیاری چالاک و ژیر لێرێکی کاڵێمە لەبێژ دەنگی گەنج و پیر بڕیارێوە بڕیاری چالاک و ژیر لێرێکی کاڵێمە لەبێژ دەنگی گەنج و پیر بیست و شش بەرە و دوا ڕۆژێکی گەشت بیست و شش دەنگمان بۆ ئەوە ئێمەش فەرموو دکتۆر ناوت گۆڕاوە ناوت 26 بەخێر بێ سەلامەت بی زۆر بڵام دکتۆر بڕیار چێە گیان دکتۆر بڕیار چێە دکتۆر بڕیار ڕەشید من
بەشێکی زۆر جارە پرسیارەکرێ مۆزوعی داخڵبوونی پێما بجەنابش لە سەرەتای بەرنامەکەیە داخڵبوونی لە مەجای پزیشکی دانەوە بۆ ناو سیاست ئەگەڕێتەوە بۆ باگراوندێکی با بڵێن ئایلەیی کە خوا لێ خۆشبوو جناوی باوکم لە قۆناغی لە شۆڕشی ئێلول و شۆڕشی نوێی گەلەکەشمانە یەکێک بۆ لە کاراکتەر سەرەکیەکانی هەردوو شۆڕشەکە و درێژی بە خەبات داوە و بەشێکی زۆری کاریگەری ئەوە کە وای کردووە بە هەمان ڕێباز هەوڵ بین بڵێن کە لەگەڵم سەردەمای بگونجێ بەڵام بە هەمان ڕێباز و هەمان بیرکردنەوە هەوڵ بین بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکو و هاوڵاتیانی هەرێمی کوردستان. باش دکتۆر بڕیا بۆچی خۆی کاندید کردووە؟ بەشێکی زۆری ئەو بابەتانەی زای ئەرکی نوێنرایەتی فعلی ئەرکێکی زۆر قورسە ئەگەر کەسێک بە ویژدانەوە مامەڵەی لەگەڵ بکات و وەکو چۆن هەموو موئەسسەسەیەکی کە یعنی تۆ پێویستی بە هەموو موئەسسەکانە کە لە دەوڵەتە هەبێت بەڵام کێ چاودێرە بێ بەسەر ئەم موئەسسانەوە کێ نوێنەری حەقیقی خەڵکە بێ کێ پێداویستەکانی خەڵک بڕاکاتەوە بۆیە مۆزوعی نوێنراتی بە تایبەتی لە هەموو ئەو وڵاتانی کە نظامی پەرلەمانی و ئەوانش کە غیری نظامی پەرلەمانی بێ بەڵام نظامێکی شکلی نوێنرایەتیان هەیە نوێنەرتیا وجودی هەیە ئەم نوێنرایەتیە ئەرکێکە کە مەفروزە حەقی پێبیرێت یعنی لە ماوەی ڕابردوو ئێمە لەگەڵ لە زۆر مەجالا کارمان کرد لە زۆر مەجالا خزمەتمان کرد لە مۆزوعی نەوتی سپیا لە مۆزوعی دەرمانە لە مۆزوعی نوێنراتیکردنیوانی گرێبەستی کۆمیسیۆنە ئەم گرفتانە هەندێکیان گرفتی کاتین یا با بڵێن گرفتی یەکجارن کۆتاییەت و ئیترم گرفتە دروست نابێتەوە بەڵام بەشی زۆرینەی وەکو چۆن هەموو مەجال و ئیشکردنێکی کە گرفت دروستە بێ گرفتەکان دووبارە بنەوە بۆ نمونە پارەی گرمی جوتیاران ئەم ساڵ کێشەی تیا پار ساڵش کێشەی تیا بوو و ساڵی داهاتووش کێشەی تیا بێت کێشەی دەرمان و نەخۆشی شێرپەنجە و نەخۆشیەکانی کە هاوڵاتیان پێویستیانە قەزەیەکی عالەمیە تەنها پەیوەندی بە کوردستان و بە سلێمانیەوە نییە و ئەبێ نوێنەرێک بە فعلی هەستێت کەم ئەرکە بگرێتە ئەستەوە ئەزانی لە ئیشکردنمانە ئێمە زۆر جار ئەو بابەتە جۆرێک لە جۆرەکان پێناسەیەکی تهدیدی بۆ کراوە پەرلەمانتار ئەرکی چییە؟ پەرلەمانتار ئەرکی بۆ نمونە ئەوترێت تشریع و ڕقابەیە بۆ نمونە دەرکردنی یاسا و چاودێر بەسەر حکومەتەوە بەڵام ئەگەر ناوی پەرلەمانتارێکە بگۆڕین بۆ نوێنراتیکردن ئەرکی چییە؟ ئەرکی هەموو شتێکە واتە ئێمە لەو فۆرمەی کە جۆرە لە جۆرەکان حزبەکان بە زۆر ئەیانەوێ بیخەرە ناو کۆمەڵگەوە تەنها پەیوەندی بەغاوە هەیە ئەم فۆرمەمان گۆڕی وتمان نەخێر نوێنراتیکردن ئەرکی هەموو شتێکە لە مۆزوعێکی بەسیتی کێشەیەکی شارەوانیەوە لە مۆزوعێکی ئاوە لە مۆزوعێکی نەخۆشێکەوە لە نەخۆشخانەیەکەوە کە ڕەبتی بە بەغاوە هەبێ یانە لە مۆزوعی نقلی کەسێکەوە کە غەدری لێکراوە نەقڵ کراوە بۆ بەسڕەیە بۆ محافزەی کە لە حرەش لە 4 ساڵی ڕابردوو هەمووانە ڕوبەڕوو بووە هەموو ئەمانە ئەرکی نوێنرایەتیکردنە ئەمە ئەرکی نوێنەری حەقیقیە بۆیە ئەو فۆرمەی کە تەنها ئێمە لە بەغدا و مداخلە و دەستبەرزکردنەوە و تەنها لە چوارچەوەی لیژنا ئەمەمان گۆڕی وتمان نوێنەری حەقیقی ئەبێ لە ناو خەڵکا بێ ئەبێ بەدەم گرفت و ئێش و ئازارەکانی خەڵکەوە بێت و نمونەشمان زۆرە لەو بابەتانە زۆر باشە من هەندێک نمونە دێمە سەری دەستخۆش دکتۆر بڕیار دکتۆر بڕیار با هەندێک پرسیاری ڕابردووت لێ بکەم موچەیەکێک بوو لە تارگێتە گەورەکانی کارکردن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و وەزیرەکان و حەزب و سیاسەت و مشتێک دا حەقیش نییە خەڵکە لێرە و بینەرەکانیش ژیان و گوزەرانی خەڵک بە موچەوە بەندە ئەبێ ئەرە موچەیەشە کە فەرمانبەرێک وەرەگرێ باتە بازار جلێکی پێکڕێ فڵانێکی پێکڕێ و تر تەداولاتەکە خۆت ئەزانی هەموو شتێکە بۆ کە تەلەفۆنم بۆ کردێم و دووەرە دکتۆر بڕیار لەسەر موچە قسە بکە ناهاتی ئەدوو جارێ نام لە کاتی خۆیە کە هات خۆم تەلەفۆنت بۆ کەمەوە جارێک نەبوو دوو جار نەبوو کاتی وە نیە منیش حەق و حسابی خۆی لەگەڵ بکەم دەتەواوە بۆچی ئەزانی هەندێک بابەت هەیە پەرلەمانتار یاخود نوێنەری خەڵک ئەرکێکی زۆر پیرۆز و گەورەیە و گەورەترین دەسەڵاتە لە چوارچەوەی ئەم با بڵێن نظامی کە لە عێراقا هەیە و لەسەر و حکومەت و وەزیر و هەموو موئەسسەکانی ترێ دەوڵەتەوەیە بۆیە قسەی پەرلەمانتار و قسەی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەبێ پێگە و کاریگەری خۆی هەبێت غێری ئەوە قسە نەکرێ باشترە من یەک نمونە بۆ جەناب بێنمەوە تر زۆر قسەیە کرد
ئەزانی قسەکردن ئەبێ یەکەم کاتێک بێت کە تدەخولێکی ڕاستەخۆ خۆمانی تیا بوو بێت. یەک دوو تدەخولەکە بە ئاراستەیەکی ئیجابیا بێت. ناکرێ من بێمە سەر شاشە و یعنی احترامن بۆ هەموو پەیامنێر و پێشکەشکار و هەموو ئەوانە کە ئەرک و واجبیانەوەیە حەدەسەکانی ڕۆژ بگێنن بە هاوڵاتیان. بەڵام ناکرێت پەیامنێر دەوری پەرلەمانتار بینێ و پەرلەمانتاریش دەوری پەیامنێر و پێشکەشکار ببینێت. ئەوە یەکێکە لەو کێشانەی کە تێکەڵاو بە لە هەرێمی کوردستان. ئێستا من زۆر جار پێشکەشکارە بینی بێتە ئەبێ بە پەرلەمانتار، پەرلەمانتاریش بێ بە پێشکەشکار. جا دکتۆر بڕیار شایەتێکی بۆ دەم. هەبوو پێی بڵێ دکتۆر هاوڕێشی هەڵە دکتۆر با بەرنامەیە بکەین لەسەر فلان شتە مەوعیدەکەی دانا بۆ مانجی داهات وەکو مەوعیدی عیادەوە بوو. پەرلەمانتاریش بۆ خۆی تەلەفۆنی بۆ کردم من ڕەتمە کردەوە. ئای لەگەڵ ڕێزمە بە ئەوە واقع دەست خۆش بێ باشە. دکتۆر دال دکتۆران نییە پزیشکی دان باشە چیتە کرد بۆ کەرتی تەندروستی ئێرە دوو ئابلوقەی لەسەر بۆ ئابلوقەیەکی گشتی ئابلوقەیەکیش لەو ململانە سیاسی لە ناو حکومڕانی هەرێمی کوردستان هەبووە چیت کردەوە بۆ مەسەلەی تەندروستی دکتۆر بڕیار. یەکێک ئێمە کە تەوزیعاتی لیژنەکان کرا لە ناو ئەنجامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ناو فراکسیۆنی خۆمانە فراکسیۆنی کێدی سێ تەبیبی تیا بوو سێ پزیشکی تیا بوو تەوزیع بوون بەسەر لیژنە جیاوازەکانە. ئەو لیژنەی کە من بەرم کەوت لیژنەی اقتصاد و سەناعە و تیجارە بوو ئضافەن دواتر بەشداری لیژنەیەکی دومیشم کرد کە سیاحە و ئاسار و ئێعلام. بەڵام موزوعی تەندروستی وەکو بەدەر لە واجبە پەرلەمانێکە بەدەر وەکو واجبی لیژنە وەکو بابەتەشی کە پێشتر ئاماژەم پێیانێ بێ لە ناو خەڵکا بیمزین گرفتەکانی خەڵک چییە وەکو پابەندیەکی ئەخلاقی طبی ئەم بابەتە زۆر کارم تیا کرد و تەسەورەکەم بەشێکی زۆری حەدەسەکان و ئەوانشی کە کارم لەسەر کردەوە خۆیان بەڵگەن بۆی کە لەو مەجالەیە زۆر کارم کرد. کارکردنەکان چی بوو؟ هەر لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە نەقسی دەرمان هەبوو لەو ساڵی 2022 پەیوەندیمان بە وەزارەتی سەحەی عێراقیەوە کرد بەداخەوە کۆمەڵێک گرفت هەبوو من لە بەرنامەیەکی کە باسم کرد و کاتی خۆشی باسم کرد و بەداخەوە دووبارە کە وەزارەتی تەندروستی هەرێم لە بریەوەی گرفتەکان چارەسەرکە بەیانیان لەسەر من دەرەکرد قسەکان بەم شێوە نیە حقیقەتەکان بەم شێوە نیە. ئێمە هەوڵەکانمان بۆ بوو بەشە دەرمانی زیادە بێنین بۆ هەرێمی کوردستان. یەکێک لە ڕێگرەکان وەزارەتی تەندروستی هەرێم خۆی بوو. هەوڵمانەیە ئەجیزە بێنین ئەمانە هەمووی بەنووسراوە کە هەمانە و کاتی خۆشی ڕوونکردنەوە ماوە. ئەجیزەکان وەزارەتی تەندروستی هەرێم و ئەو بە ڕێزانەیە نەخێر ئەجیزەمان مێنێ پارەکەمان بنێ خۆمان ئەجیزەی پێکڕین وەسعی ئەجیزەش بینین کە لە سلێمانی و لە محافزەکانی کەشەوە بەداخەوە چۆنە. بەڵام سپاس بخوا هەنێ نەتیجەی زۆر باشمان هەبوو توانیمان کۆمەڵێک لە کۆمەڵێ مەجال و کۆمەڵێک حەسەی زیادە بۆ سلێمانی دابین بکەین کۆمەڵێک هاوڵاتی ئەمانە کە ئیشی شخصی عیلەیی یان شخصی فەردێکە کە پێویستی بە دەرمان بووە لە بەغاوە ئەمە یەکێک بوو لە کارەکانی کە زۆر کارمان یا با بڵێن لەو بابەتانی کارمان زۆر لەسەر کردەوە بوو کە بۆ منە توشبوویەک نووسراوی هەبوو بەڵام نەئەگەشتە ئێمە لە بەغا گرفتی ئەوەی هەیە وەزیر ببینێ ئەگەر خەڵکی ناو بەغا بێت و ئەگەر تا ڕادێک لەوانەیە مەسئولیەتێکی بەسیطی شێبێ چ جای هاوڵاتێک لە سلێمانی بە تەکید ناگەشتە لای وەزیر سەحە بۆیە هەموو ئەمانەمان جێبەجێ چەند سەردانت کردووە طبعاً ئەو ڕێکخراوە کردی و کە چالاکترین ئەندامی پەرلەمان بووی ئەوە خۆی دەلالەتە لەوەی کە زۆرترین سەردان بەس خۆت ئامارێک تەیە بالضبط ئێستا ڕقمەکەم لەبەر نییە بەڵام دڵنیام لەوەی کە زۆرترین سەردان بۆ لە ناو سەرجەم ئەندامانی باشە دکتۆر بڕیالەوانەیە یەکێک دەنجی بە تۆ دابێت لە منتیقە شاخاویەکانی شار باشە ڕووی قەرەراخ بوو بێت هەورامان بوو بێت مەسەلەن هەرچەندە وابزانام ئەو کاتە بازنەکە بە شێوەیەکی تر بوو بەڵامیان دڵی بە تۆ بە حیزبەکەی تۆ خۆش بوو بێ نەوتی سپیش نەبووە چیتان کردو بۆ ئەوە مەسەلەن ئێمە دوو خطوە هەبوو من حەزەکەم بووی ئەمە بەرچاوڕوونیەک هەبێت لەسەر دۆخە بابەتیەکەی ئەو سەردەما تاری سەدری بایکۆتی دانیشتەکانی کردبوو پەرلەمان پەکی کەوت بوو و دانیشتنی پەرلەمان نەئەکرا و لیژنەکان تەوزیع و تەشکیل نەکرابوون بۆیە زۆرێکی بەشێکی زۆری هەموو پەرلەمانتاران یا خوێندامانی ئەنجومەنی نوێنەران لە هەموو مەحافەزەکانەوە وەکو پێویست تەواجودیان نەبوو یان هەر زۆر کەم تەواجودیان نەبوو بەڵام دوو بابەت هەبوو کاتێککە زۆر گرنگ بوو بەلای منەوە یەکەمیان بابەتی سەحە بوو کە سەردانی وەکو پێشتر ئاماژەم پێیا سەردانی وەزیر و وەزیری سەحە و مدیر عامەکان و ئەم گرفتانە بۆی چارەسەری بکەین بەشێکی دووەمیش بابەتی نەوتی سپی بوو چکە لە دوای حەدەسەکانی ڕفراندۆمەوە علاقاتەکان پچڕابوو بۆیە ئەمە هەوڵمانە یەکەم و علاقاتانە دروست بکەینەوە
دووەمیش نەوتی سپی فراهەمکەن یاخود دابینکەین بۆ هاوڵاتیان بۆیە نووسراومان کرد و لۆبیمان کرد لەگەڵ نووسراوەکە چکە هیچ شتێک بە تایبەتی ئەم بابەتانە کە پەیوەندی بابەتی با بڵێن پەیوەندی بە هەرێمی کوردستان یا بە کامل مەحافەزەیەکەوە هەیە شتێک نییە من تەنها نووسراوە بکەم و ئەم نووسراوەی تر جێبەجێ بێ چەندێک نووسراوەکە ضرورە ئەوەندە سەردان و لۆبی و علااقاتەکە ضرورە بۆیە لەو بابەتەیە هەوڵێکی زۆرمانە کۆتاجار وەزیری پێشووی نەوتی عراقی لە ماڵی خۆی دانیشتین چامان خواردە و قسەمان کرد و وتم ئەم بابەتەیە چەندێکە قسەمان لەسەر کردووە چەندێکە هەوڵی بۆین ئەبێ بگاتە نەتیجە چونکە نزیک بووینێتەوە لە وەرزی سەرماهی کوردستان جیاوازە لەگەڵ وەسەط و جنوبی عراقا ئیتر هێواش گەشتی ناو سیغەیی کە ڕێکەوتین لەسەر بابەتەکە دوای ئەوە دووبارە کە نووسراومان بردەواتە بەشێکی زۆری هاوڵاتیان حدەسی ئەم بابەتە نازانن کە من پێشتر لەگەڵ وەزیری نەوت لەسەر خەت بووم لەگەڵ ئەو بەڕێزانە لەگەڵ هەموو ئەو شخصانی کە هاوکار بوون لەگەڵ بەڕێز حاکم سالار وەزیری عەدلی پێش و هاوکار بوون بۆی ئێمە بگەینە نەتیجەیە کە گەشتین ئەو نەتیجەی کە شەفەیەن موافقەتێکمان وەرگرت بکاتە دووبارە هەم نووسراومان کردەوە و موافقە ڕاستەوخۆ لەسەر نووسراوەکە کرا و نەوتی سپی بۆ هەرێمی کوردستان و بۆ سلێمانی دابین کرا هەر ئەو کاتە یەکێک لەو نقطانی کە جێنی گەرانی بوو یعنی ئێمە پرۆسەیەکی نزیکی بەلایانی کەمەوە 5 مانگی خایەن چونکە بابەتێک نییە یەکسەر قەراری لەسەر بیرێت چونکە ئەویش نەحەقی نەبوو وەزیر نەوت دەوێت من لەسەر مەکەوێ بێ منیش پرس بکەمەوانە لانێک سیاسی کە ڕاستەخۆ نووسراوێکیان بڵاو کردەوە ئێمە هەوڵماندا و ئێمە جێبەجێمان کردوتە مهم قەینا مشکلە نییە خەڵک خۆی زانێت کێ جێبەجێ کردووە چه حیزبێ جێبەجێ کردووە ئێمە مهم دووشتەوەکو جەنابتەڵێ مهم خەڵکەکە ئەو پێداویستی بۆ پڕ بکرێتەوە دووەمیش وجدانی خۆمان ئاسوودە بکەین لەوەی کە ئەو مەسئولیەتی سەر شارمانە جێبەجێ وجدانت ئاسوودەیە بەڵێ دکتۆر نە تۆ زۆر حەزت لە دانیشتنە نەمەش تۆ لە ئەندام پەرلەمانی مش لە پێشکەشکاری کۆمەڵێک لەو بەڕێزانە لێرن ئەمێ ئام بکەم بە پێشکەشکار ئەوام بکەم بەوەی کە خۆیان قسە بکەن ئەگەر هاوڕێیان با تۆزێک دوای خەن چەند کەسێک ڤیددیۆ کراوە لەسەر کار و چالاشەکانی تۆ قساکەن شایەتی بەخێرت بۆ دەن ئینشاءڵڵا باسی دیکەی زۆر باش زۆر سپاسی دکتۆر بڕیارەکەین هاوکارمان بوو هەتاوەکو ئێساش ئەم پرۆژە کە تەواو بووە هەموو ماڵەیەک ئێستا سپاس بۆخوا بەلوعەیەکی هەیە هەموو ئەندام پەرلەمانێک هەموو کاربەدەستی لەم وڵاتەیە بەقەدەر دکتۆر بڕیار چاک بێ ئیتر وڵات هەموو بیعیبە بێ بوونی دکتۆر بڕیار ڕەشید لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پاڵپشتێکی ڕاستەوخۆیە بۆ گەنجان بە سوپاسەوە دکتۆر بڕیار سەردانی ڕێکخراوەکەمانی کردو بۆ نزیکەوە گوێی لە کێشە و گرفت و داواکاریەکانی توشبانی تالاسیمیا گرت و پاشان ئەو داواکاری و پێداویستیانی کە ئێمە هەمان بوو لە ڕێگەی نووسراوەکەوە بەڕێزیان لەگەڵ خۆیان بردیان بۆ بەغداد و سەردانی وەزارەتی تەندروستیان کرد 16 سێ لە ڕێگەی بەڕێز دکتۆر بڕیارەوە پێشانگای مناڵەون بۆکانی هەڵە بجەمبردە پەرلەمانی عێراق دکتۆر بڕیار کە گەنجێکی پەرلەمانتاری ئازبەرزی ڕوحسوک ئێمە وەکو کۆمەڵی ڕۆژی کەمەندامان من خۆم بۆ خۆم کە یەکەم جار بینیم هەستم کرد کە ئەم گەنجە گەنجێکی دڵسۆزە گەنجێکی بە ئەمەکە گەنجێکی خزمەتکارە بەڕاستی بڕیاردانی پرۆژەی ئارتفرۆش بۆ کردنەوەی ئەم پێشانگایە لە هۆڵی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ پەیوەندیمان بە دکتۆر بڕیارەوە کرد و زۆر بە خۆشحاڵیەوە و زۆر بە سوپاسەوە کە بەدەم داواکاریەکەی ئێمەوە هاتوو دو هەوڵمان لەگەڵ بەڕێز دکتۆر بڕیار ڕەشید ئەوە بوو کە ئەم بەشێکی ئێستا ئێمە لێی وەستاوین نۆژەم بکرێتەوە و ئەمیش بە هەوڵ و هیمەتی ماندوو نەناسی دکتۆر بڕیار ڕەشید بوو کە لەگەڵ ڕێکخراوی جاکە یابانی هەوڵیە کە بتوانێت بڕی 1 میلیارد دینار تەرخام بکە بۆ جارێکی تر زیندووکردنەوە و بەگەرخستنەوەی ئەم بەشەی کە مۆزەخانەکەی تیا ئەوەی کە من ئاگادارم ڕاستە کاک دکتۆر بڕیار ئەندامێکی پەرلەمانی عێراق بۆ لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام زۆر جار باوەڕت هەیە لایەنەکانی تریش تەلەفۆنیان بۆ کردووە جوابی داونەوە زۆر بەڕێزەوە بە دوواداچوونی بۆ کێشە و گرفت و مەعاناتەکانیشیان کردووە.
دەست خۆش دکتۆر دەست خۆش بشیت جێگەی شانازیت سلامت سپاس زۆرم پێ خۆشە گەن جێگاها جێ متمانێ هەموو چوینی توێژەکان بێ هەر بشیت خۆش دەزانێت جامەلە نیوانە بەڵێ ڕاست باش چێ لێ وەقساکە حەزەکەم هاوکارانم شاهین کاک کریڤان ئەو ستاندەم بۆ بێن ئەوێ با من واز لە پرسیار بێنم فەرموو جەناب قساکەی فەرموو یاخوا بە خێر بێەوە چییە شوێنی بە قوربان هەبژیت ڕێزیت کاکرێ باس وەرە ناوە ڕاست ڕێرە خوبان ئەو مایکە بالای جەناب باش ئەو تەماتێت بۆ هێنایە مناڵم کوێ قساکات تۆ تەماتێت بۆ مەهێنەوە ئەو تەماتەیە هەر ئەوە نییە لە ناو سۆنقێکە من لەگە خۆمای نابێت ئەوە چیرۆکی هەیە و مێژوویەکی هەیە چیرۆکەکەی چیە چ ڕەبتی بە دکتۆر بڕیار و بەرنامەکەمان باسەکەم ئازیزەکەم ئەو چیرۆکی ئەو تەماتە ئێمە 4-5 ساڵێکە معاناتمان زۆر بوو لەگە بەغایە باش یعنی کاتی ڕستەکانی پێنجێن پێگەی حکوومەتی عێراق هەموو دەواازەکانی ئەکردەوە کە دەواازەکانی کردەوە بە تەماتەی ئێمە منافەسەی بازاری دەروی پێ ناکرا زۆر هەرزان بوو چیلۆی ڕستەکە ئێمە هاتە سەر 100 دینار 200 دینار هەموو خەسارمەند دەبێت لەم 4 ساڵی ناوخۆی هەرابردووە لە ناوخۆی ئێمە بازارمان یەکە لەگەڵ عێراق و هەرێمە یەک بازارێکمانەیە لەم 4 ساڵەیە من شایدی حەق بدەم یعنی بەخوا من نە کادری هیچ حزبێکم و نە موچەخۆری هیچ حزبێکم باش بیانی بۆ شایدی بەبێ ئەوەی کە هەستم بەم بەرنامە کرد بێ خۆم ئەو تەماتەی مناو هاتوومە ئەم پیاوە زۆر عەزیەتی بۆ بێمەوە چی بۆ کردوون ئەوەی بۆ ئێمە کردووە جارێکە معاناتێکمانە هەستمان کرد بێ هەر حدودێ لە جنوب بۆ کراوەتەوە ڕستەکەی ئێمە پارە ناکات تەلەفۆنمان بۆ پیاوە کردووە بە هانامانەوە چووە چۆ بۆ وەزارەتی کشت و کاڵ لەوێ لەم 4 ساڵەیە چەند جارێک سەردانی وەزارەتی کشت و کاڵی کردووە زەختێکی زۆری لیان کردووە کە حدودەکان بگرن ئەلحەقی جێدەستی دیار بووە معلومە خەڵکی پێنجێن هەمووی ئەزانێ جێدەستی دیار بووە دوای ئەوەش من خۆم شایدی بۆ دەم لەو 4 ساڵەیە 3 کەڕە 4 کەڕەت لیژنەیەکی لە بەغاوە پێگەهینە ئەو لیژنەیە مەیدانی ئەهاتن سەیری جاری خۆم لەگەڵانە بوون لە بازیان لە پێنجێن ئەم ساڵ هاتن بۆ حاجی ئۆمەران و چۆمانش لەگەڵیانە چوین هەمووی بە پشتیوانی ئەم پیاوە ینی ڕەبتی ئەو لیژنەیە بەمەوە بوو بەخوا دوو جاری مەساریفەکەشی خۆی کردیانی بەبێ ئەوەی لە بەغاوە کە لیژنەکە ئەم داوایە کرد ئەیانوت ئەمە ڕسمی نییە تەڵەبی وەزیر نییە تەڵەبی خۆتە دەبێ مەساریفەکەی بکەیت دوو جاران مەساریفەکەشی خۆی کردی یعنی ئێمە ئەلحەقی ئوژدانن بۆی مرتاح بم زۆر سپاسیەکەین جێدەسی دیارە لەوەی کە توانی بەرهەمەکان لە بەغداوە مەسەلەن سەری خۆی بکە ئەوە نەکەونە سەرەوە ئێمە کە ئەم ئەڕۆی لەوێ زەختێک کرد حدودەکان ئەگیرا ڕستەکەی ئێمە چولێ لە 200 دینار 250 دینار و 600 دینار ئەکرد بۆ ئێمە ئەمە زۆرە ئەم 200 دینارە بەدەم ئاسانە ئێمە ڕۆژی 5-6 تەن تەماتەمان ئەفرۆش لە پێنجێن چولێ 250 دینار بۆ ئێمە فەرقێ بوو لەبان ئەو قەرارەوە کە ئێمە ئیسفادەمانەکە پێشتو هەموو زەرمانەکە لە ساڵی 2021 چەندها سیارە تەماتەمان فڕێدا یعنی من مەبەستم لەوەیە ئەم پیاوە جێدەسی دیار بووە نەبووە لە مێژووی وەزارەتی کشتتوکاڵی عێراق و هەرێما لیژنە لە وەزارەتی کشتتوکاڵی عێراقەوە بێ مەدانیان سەردانی هیچ کشتتوکاڵێکی ئێستا دکتۆر تۆزە نزیک بێرەوە لە کاکرزگار وانە ڕێباس ئێستا چی بە برازوتیارەکانەڵێ بۆ ئەم جارەش و پیاوەکان دیدە من بە برازوتیارەکانە لێم ئەم پیاوە عەزیەتی پێمانە کێشاوە پەرلەمانتار تریش هەبووە لەوانەیە قسەمان لەگەڵا کردبێ وەک پێویست نەبووە لەگەمانە بەڵام ئەم وەکو پێویست بووە ئەلحەقی بە برازوتیارەکان لەم ئوژدانی خۆیان مرتاحکەن باشە ئەلێ ئوژدانی خۆیان مرتاحکەن کە پیاوێک هەڵەسێ لەو 4 ساڵەیە چەند جارێ ئەڕاتە وەزارەتی کشت و کاڵەکە ئەمە خۆ لە بەغا دەبێت ئەو کەسانە مەعروف بن من خۆم ساڵانە ڕۆم وەزارەتی کشت و کاڵ 5-6 جار تومەتە پەرلەمان بۆ لیژنەی کشت و کاڵ پەرلەمانی عێراق 5-6 جار چوومە دەبێت ئەو کەسانە لە بەغایە مەعروف بن دکتۆر 34 کەسیان هەر بە شخصی لێ ئەناسی ئەمەوێ لێرە ئەوە بڵێم ئەو فەلاحانە ئوژدانی خۆیان مرتاح بکەن ئەم پیاوە زۆر ئەرکی بێمەوە کێشاوە کەواتە دەنگی بدەنێ دەنگەکەی خەسار نابێت بەڵێ ژمارەکەش ێزانی وانە یەکی زەحەفە بۆ قسەکانی کاکڕێباز و پامی منیش هەر بۆ جەنابی بۆ براجوتیارەکان
ئەزای ئەرکی پەرلەمانی بە تایبەت نوێنەرایەتیکردن مۆزوعێکی سەرەکی ڕاگررتنی باڵانسە ئەمە زۆر مهمە نستەمە زۆر بە خێرایی بۆ جنابشت و بۆ ئەم بە ڕێزانە شەرحەکەم بۆ نمونەیمە لە مۆزوعی موچەیە ینی زۆر جار قسە کراوە ئایا ئەمە بە مشکلەکە هێرش بکرێتە سەر حکوومەتی هەرێم یان ئارد با بڵێن هجوومەکان و یا خەتاکە وەکو خەڵکیڵێ حکوومەتی هەرێمە یا حکوومەتی عراقە بە هەموو ئەو هاوڕیانە لە فراکسیۆنە جیاوازەکانی شتومە ئێمە هەدەفمان چارەسەری بابەتەکەی وریابن بابەتەکە نەبێ بۆی دیفاع بکەین لە حکوومەتی هەرێم یا دیفاع بکەین لە حکوومەتی عراق ئەمە زۆر گرنگە کە لەوە تێبگەن کە ئەسلی مۆزوعەکە چیە لە بابەتی جوتیارانیش ئێمە کارمان زۆر کردووە نەک تەنها بۆ تەماتە بۆ هەموو سەرجەم بەرهەمەکانی بەڵام یەکشت بە بە کاگڕێباز و بە سەرجەم نوێنەرەکە بە فەلاحەکانیشمان و تۆ بە برا جوتیارەکان ئەمە هەوڵەیین بەرهەمەکانیان بۆی تووشی زەرەر نەبن بڕاتە وەسەت و جن و بازاڕی خۆیان هەبێت ئەو کرێکارانشی لایەکەن تووشی گرفت نەبن بەڵام لە هەمان کاتە نرخی لەسەر هاوڵاتیان زیاد نەکەن مەمانواتێ لەبەرچی لەبەرەوەی وتومانە هەموو جارێک تومانە وەسعی هاوڵاتیان دۆخی هاوڵاتیان موچە خۆران خۆی دۆخێکی زۆر خراپە لەبەرەوە زۆر گرنگە و باڵانسە ڕابگرین کە ئەمان تووشی زەرەر نەبن و لەسەر هاوڵاتیان گران نەبێ و سپاسیانەکەم کە هەمیشە ئەم بەڵێنەی کە داوێنە جێبەجێیان کردو و دەستەهۆشیان لێ سپاس کاکرزگار سپاسەکەم دەستوانی تەماتەکەش ببیتەوە ئەنجا بەڕێزان فەرم عەفوەن کاشە من دێمە خزمەتت ببوورە کامێرەکانە توانن کاک شێخ ئەحمەد یەک مایکەکە نزیکەی سپاس دەکەم فەرموو پێشەکی دەستخۆشیتان لێ یەکەم هیوادارم لیستی 222 سەرکەوتنێکی باش بەدەست بێنێ من پێم خۆشە لەسەر دکتۆر بڕیار وەبزان پێشتریش قسەم کردووە بەڕاستی من لێرەوە داوا لە سەرجەم ئەو کەمەندامانەکەم کە ئێستا جوان لە دەنگی منە ژمارە 26 لەسەر لیستی 222 هەڵبژێرن بۆ ئەوەی جارێکی تر متمانە و خۆشببختی و پەیامەکانمان بگاتە سەر و خۆمان من ئاسوودە بووی لە کارکردنی 4 ساڵی ڕابردووی دکتۆر بڕیار من چەند جارێک شێخ ئەحمەد جار ڕازی بووی ئاسوودە بووی لە کارکردنی 4 ساڵی ڕابردووی بەڵێ زۆر یعنی من ئەگەر بەدەسەڵاتی من بێ حەزەکەم بۆ چەند خولێکی تری پەرلەمانیش کاک دکتۆر هەر پەرلەمانتار بێ و بتوانێت داکۆکی باش لە هاوڵاتیان بکە چونکە کاک دکتۆر یەکێکە لەوانەیە کە جیاوازی لە بەیری فیئەکانە ناکە لە منداڵێکەوە هەتا کەسێکی بەتەمەن گوێڕایەڵێتی و جۆ لە پەیامەکە یەگرێ من چەند جار پەیوەندیم پێوە کردووە کە چالاکیمانە بووە بانگێشتم کردووە داوەتم کردووە و تومە کاک دکتۆر یەکسەر جوابی یاومەتەوە ئەگەر لە بەغا بوو بێت و توێتی ببوورە بۆ بەیانی نوێنەرێکی داردووە ئەگەر خۆشی لێرە بوو بێ یەکسەر هاتووە پێش هەموو کەسێک هاتۆتە نێو ئەو پرۆگرامەی کە بن هەمە من حەزەکەم باسی نمونونەکانی زۆرن نامێ مثلا کاتتان لێ بگرم بەس حەزەکەم باسی نمونەیەک دکتۆر بڕیار بکەم کە من پەیوەندیم پێوە کردم دکتۆر بڕیار لە وڵاتی مەغریبەوە داوەتنامێکمان پێگەیشتووە کە ئێمە بەشداری بکەین لە چالاکیێکی هونەری نێودەوڵەتی لە وڵاتی مەغریب ئەنجام دەدرێت فەرمووی من چیتان بۆ بکەم وتم قونسوڵخانەی مەغریب لە بەقایە تۆ ئەتوانی مەسە کاراسیاوەنیمان بۆ بکەی بۆیە ئەمە نەتوانین ئەو ئەرکە بکێشین وەکو کەمەندام ئەو ڕێگایە ببڕین و بین لە بەغدا کارەکانمان بکەین وتی لە بەیانیەوە من نوێنەری تۆم لە بەغا بۆی کارەکانتان بۆ جێبەجێ بکەم دەست خۆش کاک ئەحمەد بۆیە خۆشبەختانە کارەکانی بۆ جێبەجێکردین تەنانەت پارەی ڤیزەکەش لە گیرفانی خۆی یای من هەتا مردن ئەڵێم دکتۆر بڕیار دکتۆر بڕیار دکتۆر بڕیار 26 دەست خۆش تا بەڕێستە توانین بێت تێرە ئەو بەڕێزە کاک کەمال کاک کەمال کۆ باش ئەو من مایکەکە لێردانێم ڕاوزانی دەست هەڵبڕی بۆیە ئەمە مایکی 222 فەرموو بەڕێزان فەرموو خاتونی بەڕێز عەفوەن ڕەخنا پێشنیاز دەستخۆشی هەر شتێکتان هەیە مایک ئازادە بۆیەوە فەرموون ئەم کاتتان باش من
من دیدار بکرم ئەندامی دەستی کۆمەڵی گشتی تالاسیمیای سلێمانی و توشبێکی تالاسیمیا ئەتوانم بڵێم ئێمە وەکو تالاسیمیا دکتۆر بڕیارمان تاقی کردەوە و سەرکەوتوو بوو لە تاقیکردنەوەکانی ئێوەش وەکو گەنج وەکو خەڵکی سلێمانی ئەتوانن بەنگ بن بە دکتۆر بڕیار. ئەمە پێتان بڵێم چۆن تاقیمان کردەوە. ئێمە وەکو تالاسیمیا بەردەوام پێویستمان بە خوێن وەرگرتنە. لەم ساڵانی ڕابردووە کیسی خوێن نەبوو کە تایبەت بوو بە توشبوانی تالاسیمیا. چەندانێکمان ئاگادار کردەوە بەڵام نەهاتن بە دوای داواکەمانەوە. بەڵام کە بە دکتۆر بڕیارمانوت زۆر بەزووی داواکەی جێبەجێ کردین و کیسی خوێنی بۆ دابین کردین. نەک جارێک دوو جار بە پێچەوانەی پەرلەمانتارەکانی کە دکتۆر بڕیار خۆی هات و سەردانی بارەگاکەی کردین و پێی وتین کە چ کێشەیەک و گیر و گرفتێکمانەیە. هەروەها ئێمە لە مودەیە کێشەمان هەبوو لە کوالیتی عیلاجەکانمان هەستمانە کرد کە کوالیتەکەی باش نییە کە بەرهەمێنانەکەی لە عێراق بوو. دکتۆر بڕیار سەردانی وەزارەتی تەندروستی عێراق و هەروەها وەزیری تەندروستی عێراقی کرد و نووسراوێکی بۆ کردن لە ڕێگەی ئەو نووسراوەی ئەو کێشەیەمان چارەسەر بوو و کوالیتی عیلاجەکانمان باش ساعتەوێ بۆ 4 ساڵی تریش پەرلەمانتار بێ ئەکید بە دڵنیاییەوە لەبەرەوەی پێویستمان پێێتی انشاءالله خوای گەورە پشتیوانی هەموو لایەکەوێ دەست هەروەها کێشەی کەمی عیلاجمان هەبوو وەکو دیسفرال هەر لە ڕێگەی دکتۆر بڕیارەوە ئەوشی بۆ چارەسەر کردین و هەروەها چەندین داواکاری و نووسراوی کەمان هەبوو کە ئێمە نەمانەتوانی بگەینە پەرلەمانی عێراق و بگەینە سەرۆکی پەرلەمانی عێراق ئەویش زۆر بە ئەو پەڕی و زۆر چالاکی و دکتۆر بڕیار ئەو داوایشی بۆ چارەسەر کردین بۆیە من ئاڵێم ئێمە وەکو تالاسیمیا دکتۆر بڕیارمان تاقی کردەوە و ئێوەش ئەتوانە تاقیکێنەوە. دەست بەڕێزێشتر فەرموو. زۆر سپاس بۆ جەنابەت کاکازانەجان. کاکزانە من وەکو پێشمەرگەی قسەکەم بەڕێز دکتۆر بڕیار 4 ساڵ سەپڵە بۆ پێشمەرگا هەربژی 4 ساڵ ئەندامی پەرلەمانی عێراق بوو. من لە ساڵ 1991 پێشمەرگەم تا ئەم دەقە بەبێ دابڕا هەر سەرکەوتوبی باوەڕم پێ بکە لە 92 دەنگە دەین ئەندام پەرلەمانی وا بەڕێز وا بە احترامم نەدیوە لە ناو پەرلەمان تەلەفۆنم بۆ کوتی بەڵێ چیتانەوێ هەرچی کێشە مەعاناتی بە کوتی بەسەر من داوا لە خزمەکانم لە ڕانێ بەکرەجۆ کەندێکەوە بازیان دەنگ بە ژمارە پێ ئەو موقع جوگرافیانە بە بەحراوی تۆ من بەحراویم داوایان لەکەم دەنگ بە ژمارە 26 بدەن باوەڕم پێ بکە دەیان پەرلەمانتار هەڵمام ژاردۆ ماڵ بە ماڵم لەگەڵ کردو دوای تەلەفۆنەکە بەسەر داخستوین دکتۆر برا لەم 4 ساڵە ئەم تەلەفۆنەکەی دا 24 ساعت تەلەفۆنەکەی کراوە بوو لەناو پەرلەمان تەلەفۆنم بۆ کردومە دکتۆر فڵان کەس تەعزیەتی تۆ دی بەسەر چاو بڕۆ شتی بۆ بەرن فڵان کەس نەخۆشە تۆ دی بەسەر چاو دەیان ئیشمان پێ کردو خوا شایدە خوا بە خۆی ئاگادارە هەموو قسەکانمان لەوەتی من پەرلەمانتارم نسیوە ناسیوە لە ساڵ 1992 تا ئێستا پەرلەمانتاری وا ڕازگۆم نەدیوە هەرفشی دەست خۆش داوا لە هەمووتانەکەم بە معنای کەلیمە پەرلەمانتارە منیش داوا لە منیشەکەیت داوا لە هەتۆش لە هەموو پێ بدەم ڕادەنج پێ بدە داوا لێ دەکەم پێشمەرگێک داوا لێ دەست خۆش سپاس دەکەم دەست خۆش بێ دکتۆر تا بە ڕێزیشتر رسێت ئەمانە ئەرکت قورستر ناکەن هانت نادەن زیاتر ینی شێژی تر لەسەر ئەو مۆزوعانە خزمەتی خەڵک بکەیت بەڕێزیشتر ئەتوانێت بچێت تا دکتۆر قسەکانیەکە فەرموو خاتون بێگومان ئەمە هەر دەستخۆشیەک ڕاستە دەستخۆشیەکە و من سپاسیانەکەم سپاسی وفاداری هەموو ئەم بەڕێزانی لێرە و لە دەرەوەش کە هەر جارێکە ئیشێکیان بۆکەین بەڵام هەر دەستخۆشیەک جۆرە لە جۆرەکان ئەرکەکەمان قورسترەکات چونکە ئەبێت لە ئاستی دەریەخات کە دەنگێک کە نوێنەرێک بۆ خەڵک چەند زەڕورە چەند گرنگە یعنی بۆ نمونە من هەر حەزەکەم یەک مەجالم بی بۆی ئەمەم تۆزی حەبم یعنی پەرلەمانتارێک 3000 5000 10000 20000 دەنگێنێت ئەم دەنگەواتە ئەو شەخصە بەو پەڕی قەناعەتی خۆیەوە قەناعەتی بەم شەخصەیە کە داکۆکی لە خۆی لە میلەتەکەی لە خەڵکەکەی بکات ئەمە زۆر جارجاری وایە وەکو پێویست بیری لێ ناکرێتەوە بەڵام ئەگەر ساتێک بوەستیتوە بیر لەوە بکەیتەوە کە بە هەزاران خەڵک متمانەی خۆی ئەیا بە تۆ لە پێناوی ئەوەی کە تۆ بێی داکۆکی لەو بکەیتەوە نوێنراتی ئەو بکەیت ئەو کاتە ڕاستێکی خۆتە زانی کە چەند ئەرکێکی قورسە بۆیە هەموو هەوڵی خۆتە خەیتە گەڕ شەو ڕۆژە خەیتە سەر یەک بۆی تۆش لە ئاستی ئەو متمانەی خەڵکا بیت فەرموو خاتون
سپاستانەکەم یەک تۆز بیتە پێشەوە سپاس دەکەم. ئێستا باشە زۆر سپاستانەکەم. من حەزەکەم وەکو کەسێک سەرەتا قسە بکەم کە ئێمە ئەزمموی تاقیکردنەوەی متمانی خۆمان بە دکتۆر بڕیار هەبووە. هیوادارم ئێوەش ئەو هەستە تاقی بکەن و ئەوانەی کە لە خولی ڕابردوو دەنگیان بۆ دکتۆر نەبۆیان نوێنەرایەتیەکەیان کە نردویانەتە بەغدا لە ئاستی پێویستانە. تۆ لە 4 ساڵی ڕابردووە چیت لێبینیەوە مەسەلە؟ بەڵێ ڕاشکاوانە. من خۆم وەکو ئافرەتێک وەکو کچێک حەزەکەم باسی ئەوە بکەم. یەکێک لە هەواڵەکانی ئێرەش ئاماژەی بۆیە کە دکتۆر لەسەر ئەساسی لایەنێکی دیاریکراو یان ڕەگەزێک یان فئەیەک کاری نەکردووە. من لێرە حەزەکەم باسی ئەو بکەم ئەو لەسەر ئەساسی ڕەگەزیش کاری نەکردووە. من وەکو ئافرەتێک زۆر دەستخۆشی لێ ئەەکەم بە تایبەت کە بەدەمەوە هاتنی زۆر باشی هەبووە، دەست پێشخەری زۆر تایبەتی هەبووە بۆ بابەتی بەتواناکردنی کچان و ژنان و بەرەو پێشخستنیان و بەرەو پێشچوونیان. من زۆر دەستخۆشی لێکەم و حەزیشەکەم بزانم و مەبەستمە پلانی داهاتووی چییە؟ پلانی داهاتوو بۆ کار بۆ چفی ئەیەک بۆ بەتایبەت بۆ ژنان و کچان بەڵێ و داواکاریشم لە هەموو دەنگدەرانی یەکێتی و هەموو دەنگدەرانی ئەم بازنەی کە دکتۆر لێی کاندیدا سلێمانی و هەڵەبجە ئافرەتان بەتایبەت ئەم متمانەیە تاقی بکەنەوە چونکە ئێمە ئەزمونمان هەیە ئەزانین کە چۆنە کاتێک تۆ کەسێک نوێنەرایەتیت ئەکات متمانی پێ ئەەکەیت ئەو لە ئاستی چاوەڕوانی تۆیە بەتایبەت ئاستی چاوەڕوانی ئێوەیە بوو بێگومان تۆ دەنگەدەی بە ژمارە 26. باشە بەڕێزێشتر فەرمو دکتۆر پلانی ئایندت بۆ ژنان و کچان چییە؟ فەرمو بەڕێزم دکتۆر فەرمو. حەزەکەی ئەوان قسەکانیان بکەن و دواتر آخر با لەو نێوانەیە بێ بۆ ڕۆنەڕات ئەزان ئێمەیەکی لەو بابەتانی زۆر بدەی بە من سوپاس دەکەم فەرمو. لە ئێمە لە لیژنەکان زۆر جار کە قانونێک تشریعکرێ مناقەشەی قانونەکەکرێت لە لیژنەکانە ئامادەکاری بۆ ئەکرێت و دواتر ئەبرێتە ناو پەرلەمانە. ینی وای لێ هاتبوو بە برادرانەوە ئەو بەڕێزانێکی پەرلەمانتارانی لە حیزب و جیاوازەکانی چ شیعە چ سونە ینی کە فەقەرەیەکە هاتە پێشەوە پەیوەندی بە گەنجەوە پەیوەندی بە ژنانەوە بۆ یەکسەر سێریکی منیانە کرد وەکوی کە من نوێنەری ژنان و نوێنەری گەنجان و ژنان و بەڵێ لەبەرەوە هەڵمان ناوە دایم حەقیان یانی یەکێک لەو نمونانە بۆ هەندێک مەنسەب هەبوو لە لیژنەی سیاحواسەر کە باسەکراون تەمەنەکە وابێت و ئەمە بەم شێوەیە باشە یا با بڵێن هەنێ اختصاسیان وا تهدیدە کرد کە تەنها شمولی چەند شخصێکی دیاریکراو بکات ینی گەنجان و ژنانی لێ بە دەرکرد. من شەموت باشە گەورەترین ئەرکی پەرلەمانتاری و نوێنرایەتیکردنە کە دەرکردنی یاسایە بۆ دەوڵەت و عێراق و هەرێمی کوردستانیشەوە بۆ ئەمە ڕێگە پێدراوە کۆتا هەیە بۆ ژنان و لە هەمان کاتە تەمەنێکی کەم 28 بۆ 30 ساڵی بۆ ئەمە ئەتانەوێت بەرزی بکەن و ئەرکەکە قورسکەن و بۆی ئەوان بێبەش بن لەو بابەتە بۆیە ڕێگەم نەیە ڕاستێک ئێمە بۆ شێوەیە تێپەڕێت. فەرموو. ئەم کاتتان باش نوێنەری کۆمەڵی بریکارانی خۆراکی کوردستانم. ئێمە نوێنەری زیاتر لە 3400 بریکاری سنووری سلێمانی و هەڵەبجە و دەبەری بتوێن و ڕاپەڕین و گەرمیانین. طبعاً ئەم بریکارانە هەمویان هەموو چینەکان تیا کۆبۆتەوە هەموو ڕانکان تیانە کۆبۆتەوە هەرێکە لە حزبێکە. بەڵێ ئێمە هەش کاتی هەچ کێشەوەکی مشکلەیەکمان هەبوو یەکێ لە هەرە کێشە گەورەکانی کە هەمان بۆ خۆتان نەزانن هەمووتان خاوەنی فۆرمی خۆراکن. ئەو کێشانی کە لە فۆرمی خۆراکە دروست بۆ لەم بەتایبەتی لەم ساڵەیە بەتایبەتی کێشەی زەید کە دروست بوو لە سەرەتای ساڵەوە بۆ ماوەیەکی زۆر نەهاتبوو بۆ بریکارەکانمان. ئێمە لە ڕێگەی دکتۆر بڕیارە نووسرامان بەرز کردەوە نادمان بۆ وەزارەتی تیجاری عێراقی لە بەغدا بەڕێزیشی لێ وەرگرتین و بردی ئەوە بۆ پاش ماوەیەکی کەم جوابەکەی هاتەوە کەەوە زەیتەکە هاتە دەست خەڵکەکە بۆ خەڵکەکە ینی ئێوە شایەتی ئەوەی بۆ دەن تۆ وەکو حەزبی ئەمە ئەیڵێتیان وەکو پیشەکەی خۆت. بەڵێ طبعا تەزەخمێکی زۆری لە بازارە دروست کرد بە ئەو خۆراکانەی خۆتان نەزانین کە هێتە ناو ئەم شاری ئێمەوە بڕێکی زۆرە بۆ مەسەلەن بۆ زیاتر لە ملیۆنە کەس خۆراگێتە ناو ئەم شارەوە ئەمە ئەچێتە ناو ئەم بازارەوە ئەگەر نەبێت چی دروستە بێ تەزەخمێکی زۆر لە بازارە دروستە بێت ئەچێتە سەر فەقیرەکە 3 ڕوبعی ئەم خەڵکەش لەم کاتەیە فەقیرە هەمووشی پێویستی بۆ خۆراکە هەیە. لەبەرەوە ئێمە خۆمان وەکو نوێنەری کۆمەڵی بریکارانی خۆراک لە ڕێی بەڕێزیەوە ئەو داواکاریەمان بەرز کردەوە ئەو بەڕێزی نەتیجەیەکی باشی هەبوو. ئەمە یەک دوو کێشەی کەمان هەبوو سەبارەت بۆ پارانی کە لە بریکارانی خۆراک وەرەگیرا
ئەو پارانی کە وەری جرابیریکارانی خۆراک ئەیە بە حکوومەتی هەرێم بگەینێت بە بەقا هەر نووسراوێک هەر ژاکاوێ بە پارەکەی نووسراوێکی لەسەر بروسەلیان وەرناگرتیت ئێمە چیمان کە چوینە بانکی جنوبی ئیسلامی لە هەولێر کە ئەو پارەی ئەگەیانە بەغدا وتیان ئێمە بەم شێوە وەری ناگرەوە بۆ نووسراوێکمان کرد بە هەمان شێوە بۆ ئەو کێشە ئەوە بوو وامان لێکی کردیان بە کارتی بانقی ئەوش لە ڕێگەی بەڕێزیەوە کاتە ئێستا دەنگی دەنگی هەمومان بۆ ژمارە 26 داواکارین وەکو پێشتر لەگەڵمان ما دکتۆر بە هەمان شێوە لەگەڵمان نەبمێنێ ئینشاڵڵا فەرموو دەست خۆش ئەگەر پەیامەکان کورتکەن و ئێستا بەش کاتەکە بەرەو ماڵتان ناوابێستەوە گەرمە بن باش کاتت باش بۆ کاگامان سپاس بۆ بەرناوەکەتان وڵایی دوو پرسیارم لە بەڕێز کاک دکتۆر بڕیارەیە کاگامان من زاناجان بوو دوو پرسیارم هەیە بۆ بەڕێز کاک دکتۆر بڕیار وەگەزانی کاک دکتۆر بڕیارێکە بۆ لەو کاندی دەبێت زانەی کە لە پەرلەمانی عێراقە لە هەموو سێکتەرەکان دەوری خۆی بینیوە بڵێن تایبەت نەبوو بە سێکتەرێ سێکتەرەکان تەندروستی بوو بێ دارایی و بێ هەتا هەموو سنتەرەکانی پێویستی پەیوەندی بە ژیانی خەڵکەوەیە ئایا دوو خاڵی گرنگە بۆ لێرەیەکیان لەوە کە خۆی ئیشی تا کردو بە ڕێزیانەویش موسە بوو کە تا ئەم دقەی ئێمە لەم بەرنامەیان کێشەکە بەردەوامە باشە ئێستا ژیانی فەرمانبەران لە قەلەقیەوە نایە موچەی ئەمانگە وەرەگرنیان ئەمە یەک دووەم کردنەوەی لقی بانکە فیدراڵەکان بوو لە هەرێمی کوردستان ماوەیە دەنگێکی زۆریە بوو دەنگی نەما ئایا کردنەوەی بانکە عێراقیەکان فیدراڵەکان پوچەڵ بۆتەوە یان کاری ئیداری ماوە زۆر سپاسدانەکە دەست خۆش هاتووە کورتی بکەن پەیامەکان سپاسدانەکەم دوو خاتون هەستا هەردووکان قسە بکەن باشە مشکلە نیە فەرمووت جەنابەت فەرموو لە پێشەوەی پێشەوەی حەزەکەم مادام هەرین بێ کاک جانا لەسەر ئەو مۆزوعە بەڵێ لەسەر مۆزوعی بانکە فیدراڵەکان بۆی ئەو لە دوای خاتون نتوانانی قسە بکەیت تۆ زۆرە پێش دەرفەت هەبێت سڵاوتان لێبێت خۆشحاڵم لێرم بە وتەیەک دەست پێیەکەم وقالين وراء كل أمة عظيمة تربية عظيمة ووراء كل تربية عظيمة معلم متميز من ليريا داواكاريكم لدكتوري باريسيا كمن ضمنيام للسركوتني باريزيان بۆ 4 ساڵی ئایندە لە پەرلەمانی عێراق هیوادارم خزمەتی لە بواری پەروەردەیە چڕ بکاتەوە چکە زۆر پێویستمانە ببوورن خۆشم نەناسان من مامۆستا دەریا مامۆستای ڕاهێنەری مامۆستایانم لە شاری سلێمانی 5 قوتابخانەم لەلایە حەزەکەم سپاسدانەکەم من لێرەوە لەم مایکەوانێ ئەمەوێت لە ڕێگەی بەڕێستانەوانێ پەیام و داواکاری و پێداویستیەکانی مامۆستایانی قوتابخانەکانم بگەێنم لە ڕاستیا من بۆ خۆم هەوڵ نایم بۆ ئەوان هەوڵەیەم خۆم بە بەرپرسیار و کەسی ئەوانەزانم و جگە لەوەش ئێمە ستیڤن کۆڤیمان هەیە کە خاوەنی کۆڤی لیدەرشیپ سنتەرە کە لە بواری قیادەیە واتە کەسانی سەرکردە و قیادە بنیاد ئەنێت لەو سنتەرەیە ئەو باز لە عەقڵیەتێکە کاڵێ من ئەگەر ببەمەوە تۆشە بیتەوە من پێم وایە ئەگەر دکتۆر بڕیار بباتەوە ئێمە هەمومانە بینەوە دوجار یەکێتیش هەمیشە لەم زۆنەیە خزمەتی کرۆ جێدەستی دیارە هیوادارم داواکاری و پێداویستی مامۆستایانی قوتابخانەکانمان بۆ جێبەجێ بکەی و گرنگێکی زیاتر بە پەروەردە بدرێ ئێمە سپاسدانەکەین هاتوونی بەڕێز دکتۆر فەرموو لەسەر بانکە فیدراڵیەکان و مەمنونە بم با تازە ئەویش باش کاتی بەڕێز باش یەک تۆز بیتە پێشەوە لە مایکە کە سوپاس دەکەم کاتتان باش کاتی بەڕێز زۆر سوپاس وەکو کە سوکاری شەهیدی شەڕی داعش 146 شەهیدی سپاس دەکەم ئێمە خاوەنی 146 شەهیدی شەڕی داعشین موچەکانمان ڕاگیرا بوو کێشەی تیا بوو ئاوا بێنێ بەردەمی خۆت بەڵێ ئێمە 146 شەهیدین کێشە لە موچەکانمان بوو چوونە دەرگای زۆر بەرپرس ئەوڕیان لێ ناوینەوە دەرگیان لێ نەکردوینەوە پەیوەندیمان کە بە دکتۆر بڕیارۆ کە بە زۆر کێشەکانمانەوە هاتووە و جوابی تەلەفۆن و وەکو پێشوازیشی لێکردوین کە چوونە نووسنگەکەی سپاسیەکەم کاک بڕیارە و شایدی بۆ دەیت بەڵێ ئێوەش جێی فەخرە پشتگیریەکەین ئێوەش سپاسانەکەم دەستان خۆش بێ ئێستا کاتی دکتۆر بڕیارە زۆر تۆ ڕێیاواکەی وەرە ئەخو تووڕە دیاری شادی چۆ بە تووڕێ درێ سڵاتان لێبێ سڵاو لە توێ بەڕێزەکەم سەرتا پێشنیارێ بکەم بەڕاستی ئەوەی کە زەرورە بۆ ئێمەی گەنج بە تایبەت گەنجان
زین دەنگگەین بەشێت چۆکە ئێستا وەکو ساوەکو هەڵبژاردنەکانی پێشوو نییە بێ دەنگ بدرێ بە کەسێک دەنگ بدرێ بە تۆزە بەرزیکە خۆی ڕێکە شتێکی لێزانە دەنگ بدرێ بە کەسێک بەڕاستی کە چالاک بێ بەمانای ئەوەی کە ناچالاک بێت لە بەردەم کامێرەیە چالاک بێت دەنگی بەرز بێت وە لە پەرلەمانە زۆر قسە بکات چالاک بێ بە کردار کە ئەمەش نمونەیە لە بەردەممانە بەڕاستی و بەڕاستی زۆر ضرورە کە ئێمە کەسێک هەڵبژێرین و ڕاستی من لەگەڵ دکتۆرا خۆی ئاگادارە کە ئێمە دەنگدەری بەڕێزیشی نەبووین جاری پێشوو چونکە لە بازنەکە ئێمە نەبوو بەڵام ئەمجارە قەرەبووی بۆکەنەوە ئێستا باسیەکەم ئەوەی کە ضرورە بەڕاستی شاهیدێکە کە ئەبێ بوتێ ئێمە کۆمەڵی خوێندکار بووین لە زانگۆی سلێمانی بەشی فیلمسازی لە کۆلێجی هونەر ئێمە فیلمێکمان دروست کرد بەڕاستی ئەوەی کە شارەزابێ ئەزانێت کە دروستکردنی فیلمێک کورتە فیلمێک بەجەتێکی زۆر زۆری تێچەوە ئێمەش نزیکی دەخوێن کار بووین زۆر بەشمان بێلایەن بووین ئەو خۆشی ئەزانێ کە چونە خزمەت بەڕێزیشی من هەمان قسەم پێوت ئێمە هیچ شوێنە هاوکاری ناکردیم ئەو شوێنانەشی کە ئەچوین بۆ لای کە ئیشیان ڕاوێژکاری هونەری بوون و شوێنی ڕۆشنبیری بوو و سەر بە حکومەت و سەر بە حیزب بوو زمانەکەی لە ئەڵێ پاڵێکی پێوانین و ئەوەی بۆ کردی بەڵام کاک دکتۆر یەکێک لە گرنگەکانی و یەکێک لە شایدەکان کە بوو ئەمێ بۆی بم کە ئاسان بەم پیاواگەی و ئاسانەگەی بە ئاسانیش ئیشەکەت بۆ ئاسانی ئیشەکەت بۆکە ئێمە قسەمان لەگەڵا کرد بەڵام مەرجێکی هەبوو هەموو جارێکەویت من مەرجەکەم ئەوەیە گەر ئەبێ ئیشەکە ببینم و ئیشەکە لە ئاس ئەوەیە بێ کە بەڕاستی ئیشی بۆ بکرێ و ینی کوالەتی لە ئەو زۆر گرنگە و زۆر وردیشە و ڕازگۆشە و من شایدی ئەوەی بۆیم کە ئێمە ئیشەکەمان بەردە لای بەڕێزی ئێمە فیلمەکەمان تەواو کردبوو نزیکی 12,000 دلاری تێچوو بوو لەسەر شانی دەخوێن کار دروستمان کردبوو ئێمە نەقسێکمان هەبوو بۆ مەسەلی بڵاوکردنەوە و مەسەلی مۆنتاژکردن کە ئەوە کەسێکی پرۆفیشنال مۆنتاژیکە بە کەسی ئاسایی ناکرا بۆی کاک دکتۆر هاوکاری کردین و فیلمەکەمان دروست کرد فیلمەکەمان تەواو کرد فیلمەکەمان ناردە دەرەوانێ لە وڵاتی لوبنان لە فیستیڤاڵی تاری ئینتەرنەشنال شۆرت فیلم خەڵاتی باشترین فیلمی فیستیڤاڵی هەنایەوانێ کە ئەمە لایەن کاک دکتۆر و پشتیوانی ئێمە بوو و هەوڵی ئەو بوو بەڕاستی و سەپۆرتی هەمووی نەکردین سەپۆرتی بەشێکی کردین بەڵام ئەو بوو بەهۆی کاک دکتۆری مەتوانیمان تەواوی بکەین بۆی حەزم کرد ئەمە بگەێنم و شتێکی زۆر گرنگتر بێ وەڵام بوورە کاتەکەم تەواو ئادێ سەڕاوسە دەنجی پێدەی بێگومان دەنجی پێین سپاسانەکەم دەستان خۆش بێ سپاس بۆ بەشداریتان ماندوومان کردن ئەگەر ڕوونکردنەوەیەک دێ ئینجا تۆ ئەبێ ببیت بە هاوڵاتی لەوێ ڕوونکردنەوەی سەبانقە فیدرالیەکان بوو زائیدەن مەسەلەی ئەوەی مامۆستایان و ئەوەی کە وەڵا هەر ئەو بابەتی کە زۆر گرنگ بووم بابەتێکە چونکە کارێکی زۆر مەسەرکرد مۆزوعی بانکە فیدراڵەکان لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونمانەوە هەندێک مەلەف هەبوو ئێستا بە دیاریکراوی تهدیدی ناکەم بەڵام یەکێک لەوانە مۆزوعی بانکە فیدراڵەکان بوو ئیشمان زۆر لەسەر کرد بانکی ڕافیدین و ڕەشید و با بڵێ نەمانە کە تەواجودیان نەبێت دواتر مۆزوعی کۆمەڵی بابەتی هەژمار و تەوتین و ئەوانە هاتنە ئێمە پێش ئەوە خۆم زۆر هەنگاوم لەسەرنا کۆ تاجار لەگەڵ بانکی ڕەشید دانیشتەیەکمان هەبوو ئەم دانیشتە ئەتوانم بڵێم کە کردمان و کە دانیشتەکە کرا و کە قسەکانمان کرد هەندێک لە سایتی بیا با بڵێن کەناڵەکان کە کەناڵی زۆر بەهێزیشن لە کوردستانە لەبەرەوەی پیان ناخۆش بۆ ئەم بانکە بکرێتەوە ڕاستە خۆ کەوتنە ئەوەی کە ڕاستە خۆیانە کردو لای خۆیانەوە ئەم ڕۆمەدیر ئام هەر تەواجودی نەبووە دکتۆر بڕیارەڵێ کۆبوونەوەی کردەوە بەڵام شتەکەوانە بووە دواتر مدیر عامی بانکی ڕەشید خۆی کۆبوونەوەکەی بڵاو کردەوە کەناڵەکە تەلەفۆنیان کرد داوایان لێبوردنیان کرد لەو کۆبوونەوەیە ئێمە خەتواتەکانمان هەمووی تەواو کردبوو ئێمە مۆزوعی بانکی ڕافیدین ڕەشید بۆ هاوڵاتیان هیچ شتێکی نەماوە پەیوەندی بە عێراقەوە هەبێت ئەوەی کەماوە لە هەرێمی کوردستانە لە وەزارەتی داراییە لە حکومەتی هەرێمە کە حکومەتی هەرێم ڕێگەبات ئەم بانقانەوە چۆن ڕێگەی یا بانقی لوبنانی و بانقی خارجی و ئەنواع بانقی جۆرا و جۆر کە هەندێکیان لەوانێ باگراوند و ئەسڵ و فەسلەکەشی نازانین ڕێگەی یاوە کراونەتەوە و خەڵک حسابی کردوێتەوە و پاری کردوێتە ناو ئەم بانقانەوە ئاواش ڕێگەی باە و بە ئێستەشەوە ڕێگەبات بۆی ئەو دوو بانقە بکرێنەوە چکە تەنها موافقەت کە مابێ لەلای حکومەتی هەرێمە هەموو ئەو کارانە کە پەیوەندی بە بەغاوە بووە بۆ وزارەتی مالی و بە بانقەکانەوە بۆ ئێمە تەواومان کردووە ئەمە من کاتەکەم وڵات کاتەکەم تەواو بوو داوای لێبوردنەکەم ببمبوری لەو مایکەوە وەکو هاوڵاتیەک چی بە دکتۆر بڕیار ڕەشید کاندیدی ژمارە 26 لە بازنەی سلێمانی ئەڵێت
فەرموو داوای لێبوردنت لێ یەکەم بۆم بورە ئێستا لەوێ تۆش ئەو خزم و دۆستانە هەڵساویت ئەوە دکتۆر بڕیارە لێرە چی پێڵی؟ پامی من بۆ هەر کەسێک کە خۆی هەڵبژێرێت بۆ پەرلەمانی عێراق بەڕاستی ئەرکێکی ئاسان نییە، ئەرکێکی زۆر زۆر قورسە و مەفروزە لەو واقعەتێ بگە کە ئەم حەملە ئینتیخابێ کە ئەکرێت لەم کاتەیە لەوانە بەشێکی زۆری ماندوو بێ، بەڵام ئەبێ ئامادە بێ بە درێژایی ئەو 4 ساڵە بە شێوەی ئەم حەملە ئینتیخابێ خۆی هیلاکە، ئەبێ ئامادە بێ بە درێژایی ئەم 4 ساڵی کەیێتەوە لە خزمەتی خەڵکا بێ و سەرسەختانە داکۆکی بکات لە مافی گەل لە هەموو چین و توێژەکان لەوانەی کە دەنگیان پیاوە لەوانشی کە دەنگیان پێنیاوە و نوێنەر بێت نەک تەنها پەرلەمانتار لە ناو هۆڵی پەرلەمانە یاخود تەنها لە بەغدایە، بەڵکو نوێنەری ناو هاوڵاتیان بێت و هەر گرفتێک لە هەر بابەتێکە لە هەر مەجالێکە هەبێت هاوڵاتیان بتوانن بە ئاسانی پێی بگەن و بە ئاسانی گوێبیستیان بێت و بە فعلی بەدەم کێشەکانیانەوە بچێت. هەر کەسێک کە بیرکردنەوەی وا بم پێم وایە پەرلەمانتارێک و نوێنەرێکی سەرکەوتووە بێت. دەستخۆش دکتۆر بڕیار ڕەشید بینەرانی خۆشەویست، ئەمە دکتۆر بڕیار ڕەشیدە پیاوێکی سنگین و خاوەن بڕیارە. من ئەوە وەک بانگەشە نایڵێم وەکو مافی هاوڕێتی ئەیڵێم، هی ئەوە نییە مبالەغە بکە، هی مجاملە نییە، پیاوێکی ڕاست و دروستە و بە کەڵکی ئەوە دێت کە ئێمە بەشێکی زۆر لە چین و توێژەکانمان ئازار و کێشە و گرفتیان هەیە، ئەتوانن وێڕای ئەوەی ڕوو لە حزبەکە بکەن، بەڵام لە ناوی شار ڕوو لەو پیاوە بکەن. دڵنیام ئێمەشتایە ڕووسورە بین بۆیە بە ئەمانەتەوە قساناکەم بە هیوایەوەن کە بتوانن لە لیستی 222 دەنجی بدەن بە ژمارە 26. ئێمەش ئەو بەرنامەیەمان پێشکەشکردن تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرین.